کاریگەری ئاینیەکان لەسەر ژیانیان وای کردووە بۆ نوێکردنەوەی ئاینەکەیان و متمانەیان بە مەزارگە ئاینیەکان سەدان کیلۆمەتر و ڕێگە ببڕن بۆ ئەنجامدانی زیارەتێک. لێرە لە پەنای مەرقەدەکاندا گفتوگۆیەکی ڕۆحی ئەنجام دەدەن. هاتم بۆ مەرقەیش بۆ زیارەتکردنی تاڵەمەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وما باقی ئەو قوربانەی تریش یەکێ لەوانە مەرقەی شاه عەلادین یادە مەرقەی شاه نەزمەندین یادە مەرقەی شاه عومەریش یادە. خانەقای بیارە یەکێک لە دیارترین مەزارگە ئاینیەکانە لە هەورامان. لێرە دەیان مرۆڤی ڕێبوار دەبینیت بۆ سڵاوێک سنووری وڵاتەکانیان تێپەڕاندووە و هاتوونەتە ناو مەرقەدەکە. ئەمانە هۆکارێکن بۆ گەیشتنی دوعاکانمان. ئێمە هاتوون لێرە زیکرەکانمان بخوێنین و لە خودا بپاڕێنەوە تا لە گوناهەکانمان خۆش ببێت. تەنها موسڵمانەکان نین خاوەنی مەرقەدی ئاینین. پەیڕەوکارانی ئاینی یارسان و زەردەشتیش مەرقەدی تایبەت بە خۆیان هەیە. ئەوانیش ڕۆژانە سەردانیان دەکەن و پەیمان نوێ دەکەنەوە. مەرقەدی بابا ناوس لە دەی سەرگەت هەیە و مەرقەدی سەیەکابووری خامۆش لە گوندی ڕێشاوە و مەرقەدی پیرەسمایلی کەوڵانی لە هاوارە و میرەسکەندەری خامۆشی دیسان لە هاوارە و بابا سەرهەنگ لە گوندی تەوێڵەیە و سەید ئەحمەدی میری سوور لە گوندی میری سوورە لە شارە زوور. ئەگەرچی مەرقەدەکان ڕەگەزێکی دیاری گەشتیاری ئاینین بەڵام مەرقەدەکان زۆر جار پەیڕەوکارەکانیان لەسەر بودجەی خۆیان بنیادی دەنێنەوە. ئێرە مەرقەدی شێخی سەراجەدینە لە تەوێڵە بە بڕی 3 ملیۆن دۆلار بنیاد دەنرێتەوە. لە ئەمریکاوەیان لە کەنەداوەیان بۆ زیارەتی ئێرەکەن و هەر خەڵکی ئەو شوێنەشن و تیانەیە کە ئەهلی دین و ئیسلامە و باوەڕیان بەم شوێنە پیرۆزە هەیە. بەڵام زۆربەی زۆری ئەوەی کە هەیە غەیری ناوخۆ ئێران و تورکیە کە هێن زیارەتەکەن بۆ پەیوەندیان بێرەوەی. ئەم تورکیە هاتنە ئەم مەنسوبێ جەنابێ سەیدای سەدطاهری قودس سرۆ ئەوی ئەم ڕێکردنەش بووی خزمەتە وێدێ بووی هەم خزمەت کی هەم زیارەتە خەبکی زیارەتە تەویلە یا باغەکوون. بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری هەڵەبجە لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو مانگی نۆ 460,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کردووە. وە خۆیان دەڵێن گەشتیارەکان هەموو ناوچە گەشتیاریەکان بە مەرقەدە ئاینیەکانیشەوە بەسەر دەکەنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.